بەناوی خوای گەورە و میهرەبان بەڕێزان و خۆشەویستان سەلام و ڕەحمەتی خوای گەورەتان لێبێ. خۆشەویستان لە پۆدکاستێکی چیرۆکەکانی دادگا لە تۆڕی میدیای ڕوودا و لەگەڵتانین بۆ باسکردنی بابەتێکی تر، بۆ ئەوەی ئەو بابەتەش بێتە سەر بابەتەکانی تر، بۆ ئەوەی سوود ئامێز بێ بۆ خۆشەویستان و کەس و کار و میللەتەکەی خۆم. خۆشەویستان و بەڕێزانم، لە بابەتی ئەو جارەمەندا لە ئەڵقی ئەو جارەمەندا باسی ئەو بابەتە دەکەین کە بریتێ لەوەی کۆمەڵە خێرێک ئەو خێرانەی کە بۆ خاوەنەکانیان بوون بە شەڕ. زۆر جارێ بەداخەوە بەڕاستی کارەساتێکی گەورەیە لەناو کۆمەڵگەی کوردی، کۆمەڵگەیەکی خێرخواس، کۆمەڵگەیەکی میێوان دۆست، کۆمەڵگەیە کە دڵی بۆ هەموو خەڵکێک دەسووتێ، کۆمەڵگەیەکی زۆر سادا بەداخەوە خێرکەر، بەڵام کەسانی وە هەن ئەو خێرە وا دەکەن کە ببتە شەڕ بۆی و کێشەی بۆ دروست بیتن. خۆشەویستان و بەڕێزان، ڕووداوێکمان هەبوو کاتێکە لە گەرمای هاوینە پیاوێکی زۆر بەڕێز بەخۆی ئۆتۆمبیلەکەی خۆی لە یەکێک لە شەقامەکان لە گەڕەکەکان دەڕۆیی، کاتێکە دیتی سێ ئافرەت بەو گەرمایە بە پێیان دەڕۆن، منداڵیشیان پێیە. شوێنەکەش وا بۆ دیارە ئەو کاتە تاکسی و ئەوانە کەم بوونە. ئەو پیاوە بەڕێزەش هەروەکو کارە ئینسانیەکەی خۆی دڵی بەوان سوتا بوو، یەکسەر ڕایگرتە بوو تبووی بۆ تاکسی ناگرن بەو گەرمایە، منداڵتان پێیە. ئەوانش گوتی بیان وەڵڵاهی ئێمە ڕاستە گەرمایە منداڵمان پێ، بەڵام ئێمە پارەی تاکسیمان نییە، ئێمە هەژارین. ئەویش بەڕاستی هەروەکو کارە ئینسانیەکەی خۆی دڵی بۆ سوتا بوو. هەڵسا بوو توی فەرموم لە خزمەتتاندام، چێتان دەوێت دەتان بم. سواری سارەکە دەبن، لەگەڵ سوار دەبن، بەیەکەوە دەڕۆن. دەڵێ دەتان بم بۆ چەند دەر هەر جەیەک بیتن. ئەوانش گوتی بیان پێویست ناکاتن و ئەزیەتە، گوتبینە نەخێر، منیش پێویستم بەو خێرە ئێوە بگەینم و لەو گەرمایی ڕزگارتان بکەم. کاتێ ئەو پیاوە بەڕێزە لەگەڵیان بوو ئافرەتەکان لەگەڵ منداڵەکان و ئەوانە دیار بوو قسە بە قسە باسی هەژاری و دامایی و وەزعی خۆیان کردبوو کە وەزعمان خراپە و زۆر نەبوونین. ئەو پیاوە بەڕێزەش لە ناو ناخی خۆیە بەڕاستی دەیوت زۆر ئەزیەتم دەخوارد، زۆرم پێ ناخۆش بوو کە بە وەزعی دەم دیتن خانەوادەیەک ئەو هانەبوون و داماو بن. وتی تا شوێنی بەبەست گەیاندم، دوایش دەستم لە جیرفانم ڕاکرد 40,000 پێ بوو، هەمووی پارەکەیم هەموو دانەگوتم دایکی من وەڵڵاهی من هەر ئەوەندەم پێیە. ئەوەش بە لە خزمەتتان دابیتن، شتێکی کەمیشە بەس دەکرێت ئێوە ئیستیفادەی لێ بکەن و ئەوە ژمارە مۆبایلیشم، هەر کاتێ پێویستێکتان بوو، هەر کاتێک منیش خێرێک بوو دێم تەلەفۆنم بۆ بکەن و هاوکارتان دەبم. لە قەدەر خۆم چەندم لە توانادا هەبیت. وتی زۆر دڵخۆش بوون و زۆر سپاسیان کردم و زۆریان پێخۆش بوو. تا ئێرە کارەکە زۆر بە ڕێکی دەڕواتن و کارێکی ئینسانیە. هاوکاری سێ ئافرەتی کردیە کە منداڵیان لابووە، هەموو کەسێکی باش و چاک ئەو ئیشە دەکات، بەڵام لە پاڵ ئەو کارە شتێکی دیکە خۆی مەڵاستایە، کارێکی قێزەون لە پار ئەو کارە. شەرمەیە بەڕاستی بۆ ئەو کەسانی کە ئەو کارە خێرانە لە خەڵک قەدەغە دەکەن، وا لە خەڵک دەکەن کە تەمبێ بیتن هیچ کاتی خێرێک نەکە. وتی بۆ ئێوارەکەی شەوەکەی دیتم پەیوەندیم پێوەکرا، پیاوێک بوو تەلەفۆنی کرد، گوتی تۆ فلانی، هەتا دەڵێ ناوی خۆشم پێگوتم، من فلانم، کوڕی فلانم و ئەوە ژمارەی مۆبایلەکەشم. گوتی تۆ فلانی؟ گوتم بەڵێ من فلانم. تی باشە تۆ بەچە حەقێکە ئەوڕۆ خێزانەکانی مەدبردی و کاری خراپت لەگەڵ کردینت، چۆن تشتوالت کردێت؟ گوتی بەڕاستی تاسام، یعنی زارم گیرە نەمزانی چ بڵێم، ئەوە تووشی چ دەبم یا ڕەبی. گوتم کاکە تۆ غەڵەتی من نیم. گوتی بەڵێ تۆ ئەوڕۆ تۆ ئەو سێ ئافرەتت هەڵ نەگرتیە لە فلانکە شوێن بردیت نەش فلانکە شوێن. گوتم بەرێ وەڵە منم، ئەدی پارەش نەداینێ لە مقابل ئەو کارێکە لەگەڵت کردوونە؟ گوتی بەڕاستی تووشی وەکو بڵێن سەرسوڕمان بووم، ئەمن ئەوە چ دەبینم، ئەمن ئەوڕۆ تووش کارێکی خێرم کردیە.
ئەو کارە یەخەم بگرتەوە بە شەڕ وتیان پێویست ناکە ئێمە بای ئەوە پیاوین غەڵەتەکەت کردیە دەزانین وەرە فلانکە جێی وەرە لامان ئێمە لەگەڵ یەکتر پێک دەین پێویست ناکە دادگای لێ ئاگادارکەیتەوە وەرە لامان ئێمە قسە لەگەڵ دەکەین اینجا ئەو پیاوە زۆر بە غیرەت و ئازانە هاتە دادگا کە بەڕاستی دیتمان پیاوێکی زۆر زۆر بە هەیبەت و بە شەخسیەت و کەسایەتێکی جوان باسی وەزعی خۆی کرد گوتی ئەوە وەزعەکەمە ئەوە ژمارەی مۆبایلەکانیانی هەڕەشیان لێ کردیمە ئەوەندە دەفتەرەمان دەوێ ئەوەندە دەفتەرە نینی ئێمە ئامادەین لەسەر ناموسی خۆمان بتکوژین دەتکوژین و چونکە تۆ کارێکی بەدڕەوشتی لەگەڵ کردینە بەڕاستی دیاردەیەکی زۆر زۆر ناخۆش و دیاردەیەکی زۆر زۆر قێزەوەن بوو خۆشەویستان ئەوە یەک لە کارە خێرەکان کە یەخەی خاوەنەکەی گرتەوە بوو بە شەڕ یەکێکی تر لەو کارانەی کە زۆر جاروەی ئینسان هەموو ئینسانێکی باش و چاکە ئەنجامی دەداتن لە ژیانی ڕۆژانەی خۆیدا پیاوێک باسی ئەوەی کرد وتی گەنجێک هاتە لام و وتی مامە ئەگەر ئەزیەت نەبی من مۆبایلەکەی من وحدەی تێدا نییە کارتی تێدا نمایە تۆلەفۆنێکی زۆر زۆر بە پەلەم هەیە ئەگەر ئەزیەت نەبی مۆبایلەکەی خۆتم دەی تێ تەلەفۆنێک پێ دەکەم دەڵێ منیش بەڕاستی هەروەکو حاڵەتێکی تەواری و زەروری وا دیار و پەشۆکاو بوو منیش گوتم دیارە ئیشێکی زەروری هەیە منیش گوتم فەرموو لە خزمەتتدایە ئەوە تەلەفۆنەکەم وتی تەلەفۆنەکەمدایە و دیار بوو ڕقەمێکی لێدا و تۆزێک دوور کەوتەوە هەندە قسەی کرد و هاتەوە تەلەفۆنەکەی داوە دەستم و زۆر زۆر سوپاسی کردم و وتی منیش زۆر زۆر ئاسایی و تەبیعی بوو وەرم گرت و گوتم بەڵام گوتی ئەوەندە باش بوو لە منتیقەی خۆمان بوو ئەو شوێنێک کە لێی دەژیان ئەو شوێنێک کە لێی دەژیان کوڕەکەم دەناسی لە شوێنەکە کاری دەکرد لە شوێنەکە کاری دەکرد و کرێکار بوو لێیان دەر وتی ئەرەن دەمزانی تەلەفۆنێکم بۆ هات وتی جەنابەت تەلەفۆنت کردبوو گوتم نەوەڵڵا وتی ئەی چۆن تەلەفۆنت نەکردیە ئەدێ و ڕقەمە تو نییە گوتم بەرێ وەڵڵا و ڕقەمی منە گوتیانی تۆ تەلەفۆنت نەکردیە گوتم نەخێرنەوەڵڵا گوتی دیارە خاوەنی ئەو تەلەفۆنی کە تەلەفۆنی کردبوو کەسێکی عاقڵ بوو گوتی بەمنی گوتی باشە هەندە قسەی لەگەڵ کردم زانی من کەسێکی بەتەمەنم و کەسێکی بێ ئاگام لەو بابەتە گوتی باشە ئەگەر تۆ تەلەفۆنت نەکردیە تەلەفۆنەکەی خۆت نەدایتە دەسیست کەسێک بە مۆبایلەکەی تو تەلەفۆنی کردبی گوتم بەرێ وەڵڵا گەنجێک تازە هات داوای لێ کردم و منیش مۆبایلەکەمدایە و تەلەفۆنی کرد گوتی باشە جێت لە چێە گوتی جێیەکەی خۆشم پێ گوتی زۆر باش وەڵڵاهی من هەر لێ بووم تەکسیم هەبوو گوتی ئەوەندەم دیت دوو سیارە هاتن پڕ پیاوی چەکدار گوتیات نەکردم من گوتیان تۆ فلانی گوتم بەڵێ گوتیان کە ئەو کەسەی تەلەفۆنەکەی کرد گوتم ئەو کوڕە بوو کە تەلەفۆنی بە مۆبایلەکەی من کرد گوتیارە دەمزانی کوڕەکان دەرهینە لە ناو خینێدا گەوزاندیان هەندیان لێدا گوتی ئەو کوڕەیە بە خوشکمان ڕادەبێری پەیوەندی لەگەڵ خوشکم دەکا قسەی نەشیاو دەکاتن وتی بەڕاستی نیوە مردیان کرد وتی من تەمەشام دەکردم گو باشە خوایجان من ئەوە خێرێکم کرد چا نەبوو خاوەنی ئەو تەلەفۆن و ئەو کوڕێک کە قسەی لەگەڵ من کرد کوڕێکی عاقڵ بوو ئەگەر نا ئەوە بەسەر مندا دەهات ئەو کارە ساتە تووشی من دەبوو بەڕاستی ئەوەش بۆ خۆشەویستان و کەس و کاری خۆمان وریای هەندێ لەو جۆرە کارانە من بەڕاستی زۆر زاروێت تۆ کارێک دەکەی خێرێک دەکەی بەڵام ئەو خێرە دەبتە شەڕ و یەخەت دەگریت و تووشی کێشەی گەورەت دەکە خۆشەویستان و بەڕێزان هەر لەو جۆرە خێرانە پێم خۆشە ئاماژەی پێ بکەم بۆ ئەوەی کەس و کار و خۆشەویستانی خۆمی لێ ئاگادار بکەمەوە بەڕاستی یەکێکی تر لەوانە ئەوانەی کە خاوەن پیشە و دوکاندارن ئاگاداری خۆتان بن بەڕاستی خۆشەویستان نابێ ئێوە سادە و ساکار بن تۆزە قوڵ بیر بکەنەوە دیارێک لەو دوکاندارانە کەلوپەری دەفرۆشت دیارە ئافرەتێک کاتیا وەکو معمیل ڕۆژانەشتی لێ کڕیە
کەلوپەلی لێ کڕێ و تۆزەک ناسیارەتی و علاقی لەگەڵ دروست کردی و هەموو جارە هاتیە زۆر ئاسایشتی کڕێ و بردیتی و پارەی خۆیدایە. زۆربەی دوکانەکان ئەوانێک کە پیشەوەرەکان ژمارەی مۆبایلەکانیان لەسەر دوکانەکەی خۆیانە، لەوێ ژمارەی مۆبایلەکانە لێمەدا نووسرایە. وتی ئەو ئافرەتەی کە ڕۆژانە دەهات یان چەند ڕۆژارێک دەهات شتی لە من دەکڕی، کەلوپەلی لە من دەکڕی، ڕۆژەشیان پەیوەندی کرد، وتی فلان کەس، گوتم بەڵێ، گوتی وەڵاهی وەزعم زۆر زۆر خراپە، پێویستم بە هەندێک پارەیە، ئەگەر زەحمەت نەبی ئەو پارەیان بگەینیە، زۆر زۆر زەروژم، زۆر زۆر پێویستم، خێرت دەگاتە بمگەینێ. وتی وڵا منیش، گوتم ڕقەمەکە منت لەکێ دەستکەوتی؟ گوتی ڕقەمەکەتم هەر لە سەر دوکانەکەت لە خەزنە. وتی منیش بەڕاستی ینی دڵم بۆ سوتا، گوتم دیارە حاڵەتە چی تاریئی هەیە، هەتا باسی حاڵەتەکەشی کرد، بەس بەڕاستی لە یادم نییە حاڵەتەشی زۆر تاریک بوو. وتی منیش هەستم مەبلەغێک پارە لەگەڵ خۆم برد و چووم، عنوانەکەی دامێ وەرە فلان کەسێ. گوتی منیش بەڕاستی چوومە ئەو شوێنە، چووم لە دەرکەمدا دەرکە نەدەکراوە، زەڕەستم لێ دەدا دەرکە نەدەکراوە 2-3 جار. گوتی هەران دەمزانی ئەوەندە ئاگام لێ بوو، 3 زەلام پەیدا بوون، 3 پیاو، 3 نێر پەیدا بوون. گوتی پەیدا بوون و لێمان هاتنە دەست بەو شەوە، گوتان ستەکەی لە پێش دەرگەی ماڵیمە، ئەوە خێزانی منە، تۆ ستەکەی لێرە؟ منیش وەڵا وتم من دوکاندارم، ئەوە خێزانەکەت پەیوەندی کردێوتی زۆر زۆر حاڵەتی زەرورمان هەیە، پێویستمان بە پارەیە، ئەمش لە چاک ڕاهی خوا و خێر و پیاوەتی هاتیمە یارمەتی بدەم و پارەکەی بدەمێ بە قەرز و دوایە پارەکەی لێ وەردەگرمەوە. وتی ئەمنیان بردە ژۆرێ، ئەو 3 کەسە منیان بردە ژۆرێ تا تااقەتیان هەبوو لێیاندام، ئەزیێتشی زۆریاندام. پاشان چیان لێ کردەوە، پاشان ڕوتیان کردەوە، ئەو پیاویان ڕوت کردبەوە، ڤیدیۆیان کردبوو، هەموو ڤیدیۆیان پێکردەوە. اینجا پاشان وتوبیان ڕقەمی بابتمان بدە. یەکسەر ڕقەمی بابیان وەرگرتە بوو، تەلەفۆنیان بۆ بابی کردبوو، پەیوەندیان بە بابی کردبوو. کاتێ بابی فەقیرەی دەچی وتی چوم چ ببینم، تەمەشا دەکەم ئەوە کوڕم لە ناو ماڵێکە، کوڕێکی ڕێک و پێک و مؤدەب و بە ئەخلاق، تا ئێستا کوڕی من یەک هەنگاوی غەڵەتی نایشتێ، هیچ کێشەی نییە. تەمەشا دەکەم ئەوە لە ناو ماڵەکە دەیبینێ، کوڕەکەم ڕوت کرایتەوە، ینی ئەوانی لە دیاری دانیشتینەوە فەرموو ئەوە کوڕەکەت هاتیە کاری بەدڕەوشتی لەگەڵ خێزانی ئێمانجاندە. ئێستاش ئەوجا بادا بنشین، پێویست ناکە ئاسایش و حکومەت و دادگای لێ ئاگادارکەینەوە، با بین پێک بین، ناگۆش های خۆتان بن بە ئەمەش ناموسمان هەیە، با حەیەمان نەچیت. ئەنی بەڕاستی بەداخەوە ئەو جۆرە کەسانە کە باسی ناموس دەکەن، کە ناموس لای کوردی کۆمەڵگەی کوردی بەڕاستی هێلی سۆرە، بەڵام ئەوانە بێ ئاگا لەوەی کە کەسابەت بە ناموسیان دەکەن. بەداخەوە هیچ کەسابەتێک نەما، وەڵڵاهی دزیکردن زۆر پیاوە نەتر و شەریفترە، کاری قێزەوەنتر هەرچی دەکەی بیکە، بەڵام ئەو کارە پارە پەیداکردن لەو ڕێگەیەوە بەڕاستی کارە ساتە. بەداخەوە بۆ کۆمەڵگەی کوردی کەسانی وای تێکەوتی، بەداخەوە نازانم ینی بەڕاستی ئینسان زۆر خەم دەخوات. ئەوە چ دیاردەیە کە ئێمە دەیبینین ڕۆژانە، زۆر مەترسیدارە، دەبێ بنە بڕ بکرێ، کۆمەلگەمان وشار بتەوە. جا داوایان لێ کردبوو چەند دەفتەر، چونکە کوڕەکەت ئەو کارەی کرد، دێگۆ دەمگۆتە کوڕەکەم وەڵڵه بابا و بابەتەوە نییە، مۆزوعەکە ئاوایە، داگۆ وز بە ئێمە بەسەرت داهاتینەوە، چتەکەی لە ماڵیمە، ئەدیستەکەی لە ماڵیمە، ئەوە مۆزوعەکە، تۆستەکەی لە ماڵیوی. هەرچەندە کوڕەکەش بەڕاستی سادە و ساکار و هەڵە بوو، تۆ چۆن بە شەوێ دەچێ ماڵێکە، چۆن دەچی ئەو غەڵەتە کو دەکەیت، بەڕاستی دەچێ ماڵێکە. من خۆم بەڕاستی ینی ئەلحەمدوللا ینی خۆم زۆر زۆر دەپارێزم. یەک لە بازگەکانی دەرەوەی هەولێر یەکێک لە برا ئاسایشەکان کە ئەمە بەتەنەبووم بە ئۆتۆمبیلی خۆم، گوتی مامەستا، گوتم بەڵێ، گوتی دەکرێت ئەو کچە لەگەڵ خۆت ببێ هەولێر، کچێکی جاعیر بوو، دیار بوو تەڵە بۆ شتوالە بوو، دەکرێت لەگەڵ خۆت بیبێ هەولێرێ. گوتم ناوەڵە ناتوانم، نەخێر. گوتی لەبەرچ؟ گوتم ئەگەر یەکتان خۆتان دێن لەگەڵم قەیدی ئاسایە لە خزمەتتاندا دەبم، بس ناتوانم بەڕاستی کچێک
بە تەنها ئەگەر دووبانە باشتر بوو بەڵام من ناتوانم بەڕاستی کچێک خۆم بمەوە شار من محققم لێ کۆلەرم بەڕاستی کۆمەڵک دیار دەشتی خراپم دیتە خۆم دەپارێز بۆیە ئەو قسانە دەکەین بۆی کۆمەلگەم وشار بتەوە ئەگادار بتەوە لەو شتانە ئینجا داوای چەند دەفتەریان لێ کردبوو سوپاس بۆ خوا الحەمدوللا و پیاوە بەڕێزە بابەکەی هات چونکە لە خۆی ئەمین بوو لە کوڕەکەی ئەمین بوو کورد گۆتەنی پەرێزیان پاگەژوات سکاڵای کرد و ئەو تاوان بارەنەش بە سزا و تاوە ئەوەی خۆیان گەیشتن ئینشاءالله خۆشەویستان لەو دیاردانەمان زۆرن ناکرێ هەمووی باز بکەین بەڵام هەر دەمانەوێ وەکو بڵێن بەبیر هینانەوەی ئێوەی بەڕێز و بۆ ئەوەی وشیار و ئاگادار بن یەکێکی تر لەو دیاردانە پیاوێکی بەڕێز حاجی کەسێکی دیار و زۆر معقول بە ئۆتۆمبیلەکەی خۆی لە گەرمای هاوینە دەیگۆ دەچوومە ماڵ لە ڕێگا دەدیم ئافرەتێک کانولێش لە دەست و بە تەنها زۆر پەشۆکە و داماو بوو دەستی ڕاگرت دەڵێ منیش زۆر دڵم بۆی سوتا و ڕام گرت و گوتم با خێرێک بکەم چی تێدا قەیدیچە ئینسانێت هەروایە حاڵەتە چی تاریئی هەیە منیش ڕام گرت و گوتم فەرموو خوشکم دایکم چ لێ قەومایە ئەوتی وەڵاهی مامەستا ئەوە زۆر نەخۆشم پارەی تەکسیشم پێی نەدەسما عیادەگەر ئەزیەت نەبی بمگەنی عیادە ئەوەندەم لەگەڵ کۆ پیاوەتێم لەگەڵ دەڵێ منیش تەمەشام کرد بەڕاستی هیچ تەکسیەک نەبوو هیچ شتێک نەبوو ڕەوانی کەم لەگەڵی یەکسەر گوتم فەرمودادە سوار بە لەگەڵ خۆم سوار کرد و تا بیگەینمە عیادە و خێرە و چاکۆ پیاوەتێک دەڵێ گەیاندم نزیکی عیادەکەم کردە و دام لە عیادەکەی لە ڕێک وتیم مامەستا چیش دەکەی وتم وەڵا من کەسێکم پیشەیەکم هەیە پیشەکەشم عیادەم هەیە لە ئەو دەرمانی سروشتی و ئەوانە ئەو کار دەکەم گوت یەکسەر وتی وەڵا خۆداچیشم نەخۆشی سوکاری هەیە دەرمانی سوکاریتان هەیە گوتم ئەرە وەڵا دەرمانی سوکاریمان هەیە ناکرێ ڕقمەکەم بدەیتێ بەڵکو دوایە پەیوەندیت پێوە بکەم و دەرمانی بۆ دایکم دابنێت و بەڵکو عیلاجکی گوت منیش زۆر ئاسایە گوت بەسەر چاو ڕقمەکەم دایە گوتمەوە ڕقمەکەی من گوتی نامە خوارە و ئاسایی ئەو ڕۆی من ڕۆشت ئەوە کارێکی خێرم کرد و الحەمدوللا مرتاح بووم دڵم خۆش بوو عادەتەن ئەوی سانن کاری خێر دەکەن یان دڵیان خۆش دەبێتن کارێکی خێری کردیە بەڵام لە پاشان دوایە ئەلێرە دەست پێ دەکە وتی سعات 12 پەیوەندیم پێوە کرا فەرموو خێزاندارم لە ناو خێزانی خۆمم ئێو کاتانە بەڕاستی کە پەیوەندی و ئافرەتێکە جێی پرسیارە فەرمودادە فەرمو چ دەوێت وتی من ئەو کەسەم ئەوڕۆ ئەمنت گەیاندا عیادەکە وتم بەڵێ فەرموو دی پێویستم بە پارەیە دەبی پارەم بۆ بینی وتم پارەی چی وەڵا دەبی ئەوەندە پارەم بۆ بینی تۆ قەرزاری منی دەبی ئەوەندە پارەم بۆ بینی خە باشە بۆ قەرزاری تومە وەڵاهی تۆ ئەگەر هاتوو پارەم بۆ نەینی من سبێنێ دەچەم تۆمەتێکت بۆ دروست دەکەم کە حیا و ناموست دەبم دەبی چەند قات ئەو پارەیە خۆزگای پێ بخوازی کە بدابایە دەڵێ منیش بەڕاستی ئەو بابەتار وەکو بڵێن پێم لام ئەوە بوو لام سادە بگوتم ڕاز ناکاتن و چۆن تشتوا دەکاتن و دەڵێ منیش بە قسەی خۆش بەڕێم کرد دادا من پیاوەتێکم کرد خێرێکم کرد تۆم گەیاند و تۆ عیبە شەرمە داوت چ لە من دەکەیت و من یارمەتیم دای خۆزگە و خێرەشم نەکردا بێ گوت کەیفی خۆتە بەخوا سبەینێ تۆمەتێکت بۆ دروست دەکەم کێشەیەکت بۆ دروست دەکەم کەیفی خۆتە ڕێک وا بوو دیارە ئەمە ئەو ڕووداوانێک کە باز دەکەین دوایەت گەیشتنەوە حەقیقەتانە عادەتەن ئێمە لێکۆڵینەوە و لێکۆڵەر یانی ئەوانە ئاخیرا ئەو شتەی بۆتان باز دەکەمەوە کۆتاییەکانێتی بەڵام لە پێشتر کۆمەڵک شتە ئەو خەڵکانێک کە دێنە دادگا و بنکەکان و بەڕاستی بەداخەوە یعنی ئەو دوو ڕوویە و ئەو سیناریۆوانەی کە دەیکەن هەرچەندە ئێمە بەڕاستی ناکرێ بە زانیاری شخصی خۆمانەوە بەڕاستی بڕیار بدەین ناکرێ محقق و حاکم ئەوانە هەرچی زانیاری شخصی خۆی ئێمە جێ لە قسە دەگرین اینجا بە دوای قسەدا دەچین و لێکۆڵینەوە لە قسەکان دەکەین ڕێک ئەو ئافرەتە هات تۆمەتێکی بۆ دروست کرد پیاوێکە هاتووە ئەمنی بردیتە ماڵەکەی خۆی لە فلانکە کاتە کاری بەدڕەوشتی لەگەڵ کردیمە وای کردی و کۆمەڵک شتی زۆر قێزەون و نەشێەوە بەڕاستی ئەو پیاوەی عیبدا کرد ڕێک ینی پاشینانی شاهێد و شت و کۆمەڵک شتی ساختە و ئەو بابەتانی دروست کرد دوایە لە نەتیجە
بۆمان دەرکەوت کە بەڕاستی شتەکانی هیچی وانە پیاوێکی زۆر معقول بڕێک و بەڵام تا دەگەیتە ئەو نەتیجانە چەند مانگ ئەو پیاوە هەتا جیراژ بەڕاستی لە یادمە ئەو پیاوە ماوەیەکی زۆر لە بەندی بوو بەڕاستی شەرمی دەکردی ینی ئێستا زۆر جارێتەوە دەگیرێت لەسەر شتێکە لەس هەندە بابەتە ینی ئاساییە بەڵام هەندێک بابەتی قێزەون هەیە و ناو خەڵکیشە سومعەت دەچی کەسایەتیت دەچی بەڕاستی و کارە ساتێکی گەورەیە بۆ عیبدارکردن و شەرمەزارکردن لەکەیەکە اینجا لە ناو کۆمەڵگەی کوردی عادەتەن کە تۆ لەکەیەکت پێوە دەنووسێ خۆ ئەگەر دەکەس بڵێ درۆی دەکات 100 دەڵێ ڕاستە ئەو شتا لێ دەوەشێتەوە 1000 تۆمەتیت کەشت بۆ دروست دەکات ئەوەم لەبیرە بەڕاستی ئەو پیاوە بەڕێزە عیبدار کرا ئەنی لەبەر ئەو خێرا گەورەی کە کردی لە کۆتاییدا دەڵێم هی باخوازم ئێمە لەو خێرانەی کە دەیکەین سار نەبینەوە یعنی هەردەم کۆمەڵگەی کوردی بەوە ناسرایە کۆمەڵگەیەکی خزم دۆست و خێرکەر و سادە و ساکار ئەو ئەخلاقە جوانەمانان هەر بمینێتن بەڵام وریابین ئەو شتەنە شاز و ناڕێکانەش هەن کۆمەڵە خەڵکانی نەخۆش هەن لە ناو کۆمەڵگەدا بەڕاستی لە ئاوی لێڵ مەلە دەکەن و کۆمەلگەکەمان ناشیرن دەکەن و بە ڕفتارە ناشینەکانی خۆیانە ئینشاڵڵا ئەوانە هەمووی بە سزای خۆیان دەگاتن بەڵام ئێوەش وشیار بن ناکرێ بەدەمی هەموو شتێکەوە بچن ئێستا ئەو کوڕی کە داوای پارەی لێکرد پێمان گۆ باشەکە لەوت کردیانی تۆ نەدەکەرە لەگەڵ برادرشکە بچی لەگە یەک دووەشکە بچی یا تۆ بە نیوەی شەو چیشت بە ماڵاندایە دەچێ ماڵان و پارەی بۆ دەبەی ڕاستە زەرورە پێویستە کاکە ئەو خێرە ناخێرشکە بکە خێرە مەکە بڵێ ناتوانم نامە ماڵت ئللا دەکرێتە تۆ بچێ بەردەرگەی ینی بەڕاستی هەڵەکان بەشێکی زۆری لە خۆمانە ئێمە هوشیار نین ئێمە لەمە دوا ئەو قسانە بۆ دەکەین لەو ڕێگەیەوە بۆی ئێوە هوشیار بن زیاتر ئاگادار بن تا پۆدکاستێکی تر ئێوە سپاردەی خوای گەورە بن